بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، اللهم صل وسلم وبارك على أشرف المرسلين محمد النبي الخاتم وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي، اللهم آمين. سورة الكافرون، درسيم شومان سورة الكافرون كسورتك شج آياتية لقرآن بيروز، ژمارەی ئاەتەکانی 6 ئاەت و مەکیە لە شاری مەکە و لە سەرەتای داوای پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزیوە. تەرتیبی سوورەتەکانی قورئانی پیرۆزە ژمارە 109. سوورەتێکە بەڕاستی وەکو بڵێ فاسیلەیەکە، جیاکەرەوەیەکە لە بینی کفر و ئیمانە. یەکێکە لەو سوورەتانەی کە معنای لا ئیلاهەی تایە، معنای لا ئیلاهە ئیلا الله، بەشێکە لە معنای لا ئیلاهە ئیلا الله کە خۆی گەورەی لە قورئانە فەرمێ فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى. ئەمە بەشی کفر بە تاغوتەکەیە. سوورەتی ئیخلاسیش بەشەکەی ترێتی کە چییە؟ یؤمن بالله. يعني علماء ئاوا باسییان کردو، ئاوا جیایەکەنەوە. لێرەیە تەواو بەڕائەت و مفاسەلەیەک و لێکجیا بوونەوەیکی تەواوە لەگەڵ کافرانە. و لە سوورەتی ئیخلاسە ناسینی خوای حەق و ڕاستی کە ئەڵڵایە. سوورەتی کافرون وشەی کافر دای خۆمان یعنی بێباوە بەکارێنین کە ئیمانی نەبێ. جا بێباوەڕی دەرەجاتی هەیە، وەکو چۆن ئیمان پلە و دەرەجاتی، بێباوەڕیش دەرەجاتی هەیە. ئیمان کە پێو خستە ناو ئیمانەوە، لە ئیمانێکی کردۆ سەرەکەوێت تاکو ئیمانێک و یەقینێکی تەواوەتی بێگومان. کفریش پلەی هەیە، خوا پەناما بە کە پێو خستە ناوی تۆ چوویتە ناو کافرێتێتیەوە، بەڵام ئەویش دەرەجاتی هەیە. هەیە کافرێکی مطلقی تەواو باوەڕی بە هیچ نییە، نە بە خوا نە بە قیامەت و نە بە مەلایکەت و نە بە زیین و بوونەوە. هەشە باوەڕی بە یەکێک لەوانە نییە. باوەڕم بەخوا هەیە، باوەڕم بە پێغەمبەری ساس، باوەڕم بەخوا هەیە، باوەڕم بە قورئان هەیە، باوەڕم بە مەلایکەت نییە، باوەڕم نازانم بە ڕۆژی دوایی نییە، باوەڕم بە بەشێک لە قورئان نییە، باوەڕ کافرە بە بەشێک لە قورئانی پیرۆز. وەڵام من باوەڕم بە قورئان هەیە، باوەڕم بەوە نییە کە عیسا پێغەمبەر بێ و یاخود نەمر بێ. باوەڕم بەوە هەیە کە مەسەلەن بۆ نمونە قەزا و قەدەر، باوەڕم بە قەزا و قەدەر نییە. یەکێک لە سەوابیتەکانی ئیمان و ئیسلامەتی کە نەسی سەریحی قورئان و حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سەلەم لەسەرە، تۆ ڕەتی کەیتەوە، تۆ چوویتە ناو پلەی کافرێتی و دوایەوە چەند سەرەکەی لە ناو کافرێتی یا با خۆ بڵێن بە مانای کە چەند ڕۆ ئەچی بۆ خوارەوە، نەک سەرەکەی چەند ڕۆ ئەچی بۆ خوارەوە. مهمە تۆ چوویتە ناو بازەی کافرێتیەوە. ئیمامی تەبەری و زانایانی بەڕێز بۆمان لەگەڕنەوە کە سەبەبی دابەزینی ئەم سوورەتە چی بووە؟ کافرەکانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر محاولەیان کرد لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. موسیلە و ڕێگە نەما بەکارهێنێن بۆ سارکردنەوە و خاوکردنەوەی. یەکێک لەو ڕێگایانە ڕێگەیەکی سیاسیانە بە زمانی ئەمڕۆ، دیبلۆماسیانە، پیاوی قسەزان و زماندوو زەنێرنە لای پێغەمبەر صلی الله علیه و سەلەم. بە قسەی خۆش دەچێتە لای، ئەرێ برا شیرینەکەم، ئەرێ برا جوانەکەم، ئەرێ برا خۆشەویستەکەم، ئەرێ محەمەدیان، ئەرێ بە قوربانێ بم. تا بەم زمانە ئوسوبەی کە کافرەکان کاکی بە تۆر کوڕێکی نازدار و شیرین و جێی ڕێز و حورمەت بووی لە ناو ئێمەیە و ئێمە تۆمان خۆشویست و بە سادق الئەمین ناومان بردوویت و دایم تۆمان پلەیەکی تایبەت داناوە، ڕێز و حورمەتی لێکی داوە. کاکە کاتێک کە هەموو عەشرەتەکانی ناو قوڕەیش خەریب و پەلاماری یەک بن، هەموو خێڵەکان خەریب و پەلاماری یەک دەن، لەسەر سقەی تۆ لەسەر قسەی تۆ بەڕێکەوتینەر هەبوو کە بەدەستی خۆ بەردەڕەشەکە وەڵگرت و خستۆ جێگەی خۆی دوایەوەی کە کەعبە ڕووخاو دروستمان کردەوە. لە چەندین مۆقیفیکەیە ئێمە سقی تاو بە تۆ ئەکەین و بەڵام ئەم شتێک کە تۆ هێناوتە کاکە ئەمە شتێکە بەتەواوەتی هەرچی بیر و باوەڕ و بەرنامەی ئێمە قڵپیەکاتەوە.
کاکە هەرچی باو باپیرانمان هەیە لەسەری بووە تۆ سوکایەتیان پێکی تۆڵی درۆیان کرد تۆڵی نەیانزاری تۆڵی کاڵفان بوو تۆڵی عەقڵیان نەبوو ئێمە 360 خوای جوان و ڕێک و پێکمان هەیە لەناو کەعبەیە وەستای جوان و دارتاشی باش دای تاشی و مەعقولێت تۆ بڵێمە هەمویان درۆی و کاکی برا کورە ئەی محەممەدیان ئەمە کار و کاسپیمانەوە تا لەسەر ئەم بتانە کاکەمە یەکیان خوای شەڕەکە چین بۆ شەڕ قوربانی بۆکەین یەکیان خوای تیجارەتە هەچ کەس چوو بۆ تیجارەت و بازرگانی ئەمە قوربانی بۆکە یەکیان خوای زەواجە یەکیان خوای بارانە یەکیان خوای نازانم چێ نەعوزبیللا ئەم لات و عوزایەمان هەیە ئەم هوبەلەمان هەیە ئەم مەناتەمان هەیە داعوە حاجەکانی خۆیان دەوری 360 خۆیان هەبوو نەعوزبیللا لەناو کەعبە و چوار دەوری کەعبەیە ئاخر توی ساڵی هەموومانە درۆن ئێمە چەند جیل و باو باپیرانمان لەسەر ئەمە ڕاهاتون و کاکێ مەش باوەڕمان بە ئەڵڵاکی تۆ هەیە خۆ زانینەوەش ئەڵڵا دینی ئیبراهیمی باپیرە گەورەبانەوە بە قوربان ناکرێ هەرچی قسە هەیە قسەی تۆ بێت ئەمە بە زمانی هامی ئەمڕۆ دبلۆماسیانە کاچن لەگەڵ مسلمانە کاکە ناکرێ قسەی ئێوە بێ ئێوە هەموو شتێکتان حەدیە کفر یا ئیمان ئەمە شتی وان نییە دنیا ڕەش و سپینیە بە قوربان وەرن لەم بینەیە وەسەتێکێ بگەینە یەکتر ناوەڕاستێکێ بە ئەمە کاکە تۆ هەنگای لێمە نزیک بەرەوە دوان نە تۆ نزیکە بینەوە ئەی محەممەد کاکە تۆزت تەناسول تۆش دینەکانی خۆ ئەمەش دوو ئەوڵە تەناسولی بۆ بکەین با ڕێکەوی با نەبین بە برێشتە خۆشەی سەردەمی عەرەب و نەبین بە گاڵتە جاری عەرەب و با دەستمان نەچێتە یەخێک و کاکە با برا نەکوژێ و با دراوسێ نەکوژێ و شەڕ خۆتە هەموو ماڵێکمان و کوڕباو گەچێ بە گژێکە براچێ بە گشت برایە دراوسێ چێ بە گشت دراوسێ ناکرێ بەم شێوە بەم مسلمانە لوسە ئەنە پێغەمبەر صلی الله علیه و سلم چی دەبێت قەرار بێت محەممەدیان چی دەبێت ئەگەر پارە دەوێت ئەمەنۆ پارە بۆ کۆکەینەوە لە هەموومان دەوڵەمەندتر إن كنت تريد مالا جعلناك أكثرنا مالا پارە دەوێت ئەمەنۆ بۆ کۆکەینەوە کەس بەقی توی نەبێت إن كنت تريد شرفا لم نقطع بأمر من دونك ڕێز و حرمەت دێ بەبێ ئیزنی تۆ پەنجەلاکی بە وانە هەوسە کردەکانی قوڕیشەکەم بێت بۆ ئیمزاکەن کەسی بەبێ پرسی تۆ پەنجەلەکە بە ئاوکات إن كنت تريد ملكا ملكناك علينا كاكا باشايتي ديبتا إذا باشا ما نبغى توكين بباشاي خوان باشا بقربان إن كنت تريد شي زواج شي أفرد دي جواتي أفرد بودي أجر سحر لك لا بس كابلا يهين بين سحرك بطالكاتو أجر نخوشي بقى حكيم بو بيني تيمارك كاكا زاني باند تبغي ناكي أمي تويلي ببشوية هم خواكان يبدرون وهميان گاڵتە جار و هیچی بەدەست نییە و تەنهاوەکەی تۆ ڕاستە خواکی تۆش کەس نەیبینیوە وەرە کاکی برا با لە ناوڕاستە بگەینە بەیەک دنیا ڕەش و سپینیە بۆری شێ و قاوەی شێ و مۆری شێ و ڕەنیکایە لەو با لەو بەینە بگەینە یەکتر ئێفەرمودەی کاکە چیتانوێ عادی زانم عوتبە وەلید شەیبە مغەیرە ئابوو جاهل ئابوو سوفیان ئادی کاکە متەڕحەکانتان چێ تۆیان ناردووە ئەڵێن چی ئادی پێم بڵێن کاکی براوەرە تۆ ساڵێک خواکە ئێمە پەرستە ئێمەش ساڵێک خواکی تۆ پەرستی با ئەوەی ئێمەش بڵێ ڕێزی ئەوی تۆش ڕێزیە با ئەمەش خواکانمان لە جێگەی خۆیان بێنێت و کاکە خەڵکێکێ باوەڕی پێیتی و نابێ بڵێ هەرەوەی تۆ کاکە وعدێ ئێمەش ژین بەرامبەرەوە خواکی تۆ پەرستی ساڵێک تەنازولێکمان بۆ بکە لە شتێک دابەزە شتێک وەرە خوارەوە جا کافر هەر ئەو نەیەوێت هەر یەک تەنازولێکی بەسیتە پێ بکە لە شتێکی بەسیتە پێ بترازێنێ چونکە ئەم دینەی ئێمە یەک پارچەیە ئەم دینەی ئێمە ئەگەر بیت و تۆ شتێکی لێ لەم عەقیدەیە لەم بیر و باوەڕە شتێکی لێ بقەتێنی ڕوخێت ئەوکانیکە ئەبێ بە کفر تەواوە چیتە پێخستۆتە ناو دایرەی کفرەکەەوە خوای گەورە فەرمێوە یەکوونە الدین كله لله دینە بێ هەمووی بۆ ئەڵڵا بێ قبوڵی نییە ئەمانە هاتون کۆمەڵە خوایەکی درۆینیان دروستەوە لەگەڵ خالقی عەرض و ئاسمانە تۆ بیکەی بە شەریکی ئەوان بڵێ وەرە بگەینە نەتیجە بەشەرەکانی سەرئەرز بە نەزرەیەک و بۆچوونێکی دنیایی شتەکان لێگەێنەوە بەڵام لای خوا ئەمە نییە رب العالمين كما نڵێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ما أريد منهم من رزق ولا أريد أن يطعمون إن الله هو الرزاق ذو القوة المتين من إنسان الجن كم بو أو دروس كدوا خلقت الإنس والجن إلا ليعبدون من إنس والجن بس بو دروس كدوا ببرس من خاون تاني من صاحب تاني من رزاق تاني من رزق تاني من حساب تاني لقلكم يولا بردمي منا مسؤول أم عرضة من بوم راقدتون أم هوايا من بوم دروس كدون أم عاو من بوم دروس كدون أم كون كائنات من بوم راقدتون لبردمي نابر برسنين وإيرا نادى عبداتي بو خلقي كبكي لتا قبول معك
تۆ بێ لێرەکانەیە کۆمەڵێک دار و تەختەی کە نوێنەری هەوا ئارەزووی کافرەکانن لەخوایان خۆشیان باش دەزانن خۆیان هەبوو لە خورما دروستیان کرد و لە سەحرا کە لێیانە قەڵا خواکەیانە خوارد یعنی وەرچەنە خواگیانیش ێزانم تووڕە نای بەخوا لە برسا خەریکە ئەمرم قەپێکیشی لە خورماکاردن خورماکەی خواگیانەکەی هینێ خواکانیان ئاوا بوو بەخوای ئەوان بابای ئەمانە بابای مەسلەحەتن کاکە بابای مەسلەحەت دەچێت کۆمەڵش دێ ئەم ڕۆڤەکە لەگەڵ دیموکراتیەت و لیبرالیەت و عەلمانیەت و ئیشتیراکیەت و سۆشیالیزمت و ناوزلانەیان ڕوا بەمانە تۆ دەسەڵات و حوکمت کەیتە دەست بابای کافر ئەمانەی لە تۆ ئەوێ دینێکی تەوحیدی ناوێت دینێکی ناوێت کە تۆ بێمانە بەتاڵکی تۆ بڵێ وەرە شەریعەتی ئیسلام ئەیجاگەر تۆ بڵێ هەر قسەی من و ئەویش بڵێ قسەی من نابێ ئەوە پێکەوە ڕێکەوین کاکە تۆزێکیش لە ئیسلامەکەی تۆرە دەستورێک پێکۆدانی یاسایە پێکۆدانی با هەنگی کیلۆکی تۆشتیا بێ قەچی کیلۆکی ئێمەشتیا بێ ئەوەی تۆش سەرچاوەیەک بێ بۆ یاسا و دەستورەکەی ئێمە بەڵام هۆکاری ئێمەش بەرنامەکانی ئێمەش کاکا بێ بەشی هەبێ ئەبێ بەشی خواکانی ئێمەشی هەبێ نابێ هەر تەنها خواکەی تۆ بێ محەممەد وەرە هەر هەمووان پێکۆدانیشین لە بازنێکا لە چوارچێوەیەکا کافری بتپەرست و کافری شەیتان پەرست و کافری نەعوذبیللا کاڵێ ئیسا خوایە و کافرێ کاڵێ زێر خوایە و کافرێ کاڵێ خوا هەر نییە و کافرێ کاڵێ چی و لەگەڵ موسڵمانێک شاڵە پێکۆدانیشین کاکە قەیچێکە تۆزێ لەوەی تۆ کەمێکیش لەوانەی ئێمە تێکەڵ یەکەین پێکەوە ئەیکەین لە دەنگانە ئەیکەین بە زۆرینە لەسەر ئالێکێک ڕێکەوین پێکەوە هاوا خۆشترە پێکەوە بژین بە قوربان ئەمە لە ئیسلامە جێی نابێت ئەمە خۆ هەڵخەڵەتاندنە کاکی بەگەر حەزی لەو بەزمێتە بڕۆ کەس دەستی نەگرتووی ئەو تا ئەخیری سوورەتەکە فەرمووی لەکم دینوکم وەلیە دین خوای گەورە فەرمووی لا ئیکراها فی چی فی دین چونکە ئەوان ڕێی جەهەنەمە ئەمەیان ڕێی بەهەشتە بە قوربان کە ئەو هەڵبشار بڕۆ لەکم دینوکم دینی خۆتان بۆ خۆتان بەڵام و با بۆ جەهەنەم وەلیە دین ئەمە دینەکەی من ئەمە ڕێگەی ئەمە نادا من بێم ماسا بۆ تۆ بکەم و لەبەر مەسلەحەت و لەبەر بەرژەوەندی حەق پێشێلکەم لەبەر ئەمە خۆ ئەمەم لێ قبوڵ ناکە ئەمە نە لە دنیا و نە لە قیامەت ئەمما لێ قبوڵ پێغەمبەران هاتوون ئەم ئەعتیقادە پیسە لابرن کاکە پێغەمبەران هاتوون جئنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد ئێمە بۆ هاتوین بەندەکان دەربێنی ڕزگاریان کەین لەوەی کە یەکتر بپەرستن بیاکەینەوە بە عەبدی خالقەکەیان خواڕاستەقینەکەیان کە دروستی کردوون معقول نییە بەشەری وەکو خۆت بێت خواتی و بەسەرۆکا و یاسا و بۆ دانێ و ڕێسا بۆ دانێ و تۆ نەتوانی لە فەرمانی دەچیت و قسەی ئەو لەسەر و هەموو قسەیە کۆ بێ ئەو خواتی و بەسەرۆکا تۆ عەبداتی بۆ ئەو بکەی ئەو خواشی کە ڕزقت دەیا و کە خوای ئەویشە و خوای تۆشە و خوای هەموو مەخلوقاتیشە بڵێ وەڵا ناکاکە بەکەڵک نایە ئێدە ئەمە لای خوا قبوڵ نییە ئەمە لێ قبوڵ ناکە کورای هەوا چ پاشایەک لە دنیایە چ حکومەتێکێن لەم دنیایە لە هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی قبوڵەکە بڵێ من هاوڵاتیە وڵاتەم بەس بەخسەی یاسا و ڕێسای وڵاتی خۆم ناکەمە چ بەخسەی یاسا و ڕێسای وڵاتی کاکەم من بەخسەی سەرکردەی خۆم ناکەمە چ بەخسەی سەرکردەیەکی کاکەم لێو قبوڵ ناکە لە تۆ خاینی ئەی چۆن ئەڵڵا لێ قبوڵەکە کە ئەو تۆی دروست کردووە پێغەمبەری بۆ نردووی ڕێگەی پیشان ناویت خۆی پێ ناساندووی ئەڵێ وەرە من پەرستە تۆ عەبدی منی من خوای تۆم تۆ بڵێ وەڵا نا تۆم ناوێتم شوێنێکی کاکەوە قەینا تۆ ژەناسن بەڵام ئەوانی ژەناسن کە خۆی گەورەتی ئیاکە نەعبودو نەیو نەعبودو ئیاکە ئەڵێ ئیاکە نەعبودو یعنی هەر تۆ پەرستم خەڵکی کە ناپەرستم ئەمە قبوڵ نییە پێغەمبەران هاتوون ئەڵێن ئینا بوڕەئاء مما تعبدون من دون الله کەفەرنا بکم ئێمە بەرین لە هەر شتێک کە لە غەیری ئەڵڵا بیپەرستن کافرین بە دینەکەیەوە چۆن ئێوە کافرن بە بەرنامەکەی من كافر يعني باوربون كافر يعني كتوش باور بشتي بو ايمان ناري كباور بينه وكافري كمان باور بو برنامجي او نبو من كافر بديني وان كاو باوري ببرنامج من نبو من او كافر بديني من جا خوي جورا فرمتي قل يا ايها الكافرون بيغمر الله صلى الله عليه وسلم جواب ينبرو كافر ام طرحان بوتو كده جواب ينبرو والله ينبرو كامله هو هي كافرين هذا سيدي بو لفظة نابي برزو جوابي بيتو نابي بڵێ قوربانیان جەنابتان جێی ڕێز و قسەکانیشتان خۆی زۆر قسەی سەنگینە و چاکە و جێی خۆی یەگرێ و کاکە تێگێنە
هكا بيقصى رقبي بيجويا تي بغينا كي بلا هاي كافر تو كافري بدين بناوكي خوي بيبلا تو بم حالة كافر بي هو أبو جهل باجي ذلك الله شيء لشر بدر واستفتح في ذلك اليوم أبو جهل فرفع يديه إلى السماء وقال اللهم احنهم الغداة اليوم لشر بدر بيجو شركة دس بيبكى أبو جهل دسي بس كدوا أبو عثمان دعاء كريو اللهم أي الله كيمن احنهم الغداة اليوم أمر بشتي بشكيلي دعاء في غمر صلى الله عليه وسلم قال هاواري شيء الله كن اللهم لا تفضحنا اليوم اللهم هذا يوم لا يوم بعده فلا تفضحنا اليوم أي إخوان روجك الروجي لدواني إخوان أمر ما النبي سباخي بسريع أيوة اللهم أينا أقطع للرحم صفه الغداة اليوم إخوان كما سلي الرحم قلتانو أو عالمي هبو كلوبة دجمنيك وعشيرته خزمية وبيكا بفي غمري صلى الله عليه وسلم أيو أمر بشتي وشكيني أمري بري لناي بري دعينا في غمرك اللي كيجا بارها الله أي بو كافرة أي بو بيغمبر صلى الله عليه وسلم فرعون هذه الأمة فرعون أمتي من أبو جهل بو باوري بالله هبو بس بيوام سياسة وشرط بتاكينا وكعبش بش يعني هي وما في يعني هي شريكي والله يعني هاج كسي يكر بشريكي الله لدايري إيمانة تدرو ودايري كفر بقول وان أبي لما تيبقى إن جامي كاليريا بو ما بيانك قل يا أيها الكافرون هو هاي كافرين لا أعبد ما تعبدون لا أعبد ما تعبدون يعني استا لا أعبد فعل جيشيا مصارع استباس استا منوي إيوه يبرس من يبرس ولا أنتم عابدون ما أعبد هلا استا إيوه جوين كمن يبرس ميو نا يبرس خوايا دي أو أيوه خوا برسي أو نية إيوه خوايا برسن بهوا أرزي خوتا أو إيوه يبرسن دارو برجكا الله حقيقي بشريك نية نمنوية وبرسم دارو تختيه ونيوج الله رافقين فيك خالقي هم كونوا كائنات اخويا هميتي نيوج وبرسم ولا انا عابد يعني في المستقبل ما عبدتم في الماضي تيجي نلا دهاتو شاوي كايو بيرشن بيرستانا من يبرسم بتمان نبن شو استانا يبرسم بو هتايا بتمان نبن منيكي إيمان دار أو إيوه ببرست بو جاري دوم جولا أنتو عابدون معبود إيوه جوي من نعبرست توكيدي طواو توكيدي لفظي بيوتري بجملة توكيدي لفظية بجملة ولا أنتم عابدون معبود كواتنا ليستانا لدهار أو إيوه يبرست لو برنامي مني أو خواي مني خواي من الله كاكو تنيايا بيا شريكا بس أو برسم كسي كناكم بشريكي كسي كناكم بهاولي كسي كناكم ندي أو تنابأ الله أقرب إيوش استاوي كمني برسم ناي برسم جاء أم خطابه بو كافر أنا بك أم جوابي دولته والله كافري كمرو له علينا مستقبل أقل إخوة إدايتي بابت السر برقم لأنه كافر أنا شاتي أنا أبو كلا سيدي في أمان أساسا دعي إيمانية لا هتصرق فما بنتو اللي يستاغ أم مفاصلي بيبلي جماعة السير كل حزب الدنيا يكانشا هاش حزبك ثابت نبو لسر برنامج خوي ببي وقتك بارو دوخك روجي عوام وروجي بوديواب وروجي بملاب وروجي بولاب وخلق شريناك لان جي ثقنية هاش سكديك جواب جي ثقنية جوار انتو لسر ديني حقي لسر رباسي حقي لعاسمانه قرآن بهاتبه خالقك قسل لك الهاكا او برنامج بوداري توبشي اعمى بفروشي أولئك الذين اشتروا الضلالة بالهدى توبشي قمراي بكري ام هداية بفروشي توبشي برنامج بروبوشي دوراوي اوان كحوي لو راتكاني خوان اكسباير بو جوراوا ملايين خلق يعني نفس أرزاق كافر كد بلاي ماركسية الشيوعية داي هالشيوعية كان خوان بتيان كده ملي ماركس ولينين بتكاني كتان بعرزة لولاتكاني خوانا وازلنا كتي يشتغل لولاتاني مسلمان أنا كساني كان كاويجا كانوا هنا كاني وانا جوله تاي تسيري وصعك لولاتاني خوان متبرع لكن وازع اللي هنا تاسا خليكي تشيت كاك
هەرچێم بەرنامە پڕپوچانەیە هەموو فترەیەکە ئاوە هەڵەچی و هەڵەتۆقی و بەس بەرنامەی خوایەکە بە بەردەوامە لە زمانی هەموو پێغەمبەرەکانەوە لە ئادەمەوە لە زمانی نوحەوە لە ئیدریسەوە لە ئیبراهیمەوە لە ئەولاکانی ئیبراهیمەوە تاکو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە بەنی ئیسرائیل و هەموو پێغەمبەرەکان عەلەیهیم الصەلاة وەسەلام بۆچی هاتوون أن يعبدوا الله ولا تشركوا به شيئا عبداتي بو الله كانوا شريكي بو بريار بدر كاكا ما أصي دينك أعميا دون نخذوا حديثك بخاري أبو حديثك صحيح كمعاذ بما نجرته على لقب في غمنا صلى الله عليه وسلم والله أخيوم بي ودم أي معاذ ربا وخلق بله ياخذ أي معاذ هات كسر شايتي بدات من شهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله يأخذ أني رسول الله حرم على النار خواي يقول لسان آقر حرام يكا هاج كسي الشايتي بابا لامشي صادقا من قلبي يفرمي بصادقين لدليو أصلي مثلا كأعمية أقر صادقا لدلتوا إيمان بأو أبو الله شريكي يا ومحمد صلى الله عليه وسلم پیغمبري خواه همو رفتانو كدوكاني شو راسته بتو تو بزاني الله شريكي نية بزاني محمد صلى الله عليه وسلم پیغمبري خواه برنامج بويناوي لسنواروي كاكا جذب مو أقري شو برنامج كناكوين أي هوار چه حزب قبولك لمسر أرزايا چه حزب لمسر أرزايا چه جماعة قبولك بلي من أندامي توم بس بقصيتو ناكم چه برنامج حزبي كجوجيكم من أندام لايتون هلا بس مقصد ناكم تو زور بغرتي بس مقصد ناكم تو سركنيكي زور باشي سروكي حزب بس مقصد ناكم چون حزم لبرنامج فلانة حزب فلانة جماعة چه حزب ولا قبولك شو يصير فصل دكانو كنا درو عقشتي كشتي لنا بتباين رب العالمين أو خوايك كحزبك جاك نوتو بخوي ناينا حزب الله أو أنا كعبد إخوان وأنا كشد أو كون بقول والله خواي جانتم خوجة بس خوايتي لسه دمكي واي بقصي تو لاكي جاري باي بقصي برنامج كما هي يساب تشكوتوا معنا شن أمانة كوين خواي بقصي شريعة كنتكي تو ناكم تطبيقي ناكم إسا حزب لدولتي مدني ليبرالي ديمقراطي نازانم چيا أما أمر أخوة كشيتو بقول والله خواي يخو مسلمان بو أي كمسلمان بي بو أراضي لبي بشرعكم كمسلمان بي بو شريك بو برياردان بو قصي خلقي كو بيش قصي من خزب بو برنامج خلقي كو بيش برنامج من خزب بو بعبدي أبو أو بو خواني خوت الرجل بيناوي أبو أو أواني كدجمني منن أواني كاعتراف بخوايتي منو ببرنامج من ناكن بو ببيعي أوان بو شوين أوان كوتي يعني في دواء أخوه هالخلطان خلق الخلطان خواشي فيه هالخلطين خير بس أنا بوكا فرمي يخادعون الله والذين آمنوا يخادعون بس فرمي وما يخدعون إلا أنفسهم يخادعون يعني يحاولون خداع الله خوي في الله خلطي هؤلاء دابا أخوي خوي خواه خلطين أي خواج راسك أو خلقي راسك يخادعون الله والذين آمنوا بس فرمي وما يخدعون هالخلطاي راسخين إلا أنفسهم وبس مشكلة كيش وما يشعرون يكي لصفات منافق بشعورية هذا خوي ناقا كاكا تو زين لتلفزيون قاية كاي تو شو تشيكو توي بلا كان دولا جوانا كان وهي قولنا سورة أحزاب فرمي ما جعل الله لرجل من قلبين في جوفه هيك فيها يقول سأل زاد دولن بودروزنا كدوا بدلي عبدي خوابي وبدلي عبدي شيطان بدلي خواي خوش بي وبدلي دجمني خوا أبي كان هم جيري كاكا أبي خود يقلاكي تو بياري خواي يا بياري شيطاني لا مو قرآن دو حزب بانها يا حزب الله أويك شريك وخوا برياناك وعبدي أو أم لا أولاناك لو در تشوي تحج لايكي كومي بحزب الشيطان لبرنامج خوا لا دا تشوكا ومن يتبع غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين إن الدين عند الله الإسلام دين لا إخوان إسلاما لما لا دا بحج لايك لا دا راف شاب سر خوان بروبو كيروي لا تشدولك شيطانك أتيت السبولكان أو سبولان شهرك الشيطانك لسر على ور بلاي من ورا سرفرازي لا يبه سربرزي لا يبه خوشي دنيا لا يبه بختورين لا يبه كاكورن لا يبه واتا بوكم دعاة على أبواب جهنم من أجابهم إليه قذفوه فيها خلق باقي كان جهنم حاج كسيك شوين هاكي بيغمبر صلى الله عليه وسلم أما قصي يمنية أما قرآن أما حديثي بيغمبر صلى الله عليه وسلم
ئەم کتابە هەموو هاتووە ئەمە تێگەێنێ جا تێگەی بەخۆ هەمووشی تێگەڵ بەگەرێکی خۆی لە گێلی بە لە بۆ تێناگەی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێمان فەرمووی بڵێ لا يؤمن أحدكم ئیمانی نیە هیچ کام لە ئێوە حتى يكون الله ورسوله أحب إليه مما سواهما هەتا خۆ پێغەمبەرەکەی لە هەموو شتێکی کە خۆشتر نەوێ هەموو شتێکی تر باشە ئاخر کابرا ئەگەر تۆ ئیمانی نییە تا خۆ پێغەمبەری لە هەموو شتێکی کە خۆشتر نەوێ یعنی چی تۆ بووی بە پیاوی کەسێ بووی بە عەبدی کەسێ بووی بە چڵکاوخۆری کەسێک کە دوژمنی خۆ پێغەمبەرەکەتە جام نەقم نوێژی خۆمەکەم و بەڕێخۆ تۆ بووی بە چڵکاوخۆری ئەو تۆ بووی بە پیاوی زاڵم تۆ پاڵت دا بەوەوە تۆ دیفاع لەوەکەی تۆ خۆ بۆ ئەوەی بەکوشت تۆ شوێن ئەو کەوتی تۆ بەناوەی ئەو جێبەجێ کرد تۆ بۆ ئەو هەڵەپەڕی تۆ چەپڵە بۆ ئەو لێی تۆ بووی بە عەبدی ئەو چی لا ماوە چی لای خوا ماوە بەتەمای چی کام لە ئێوە ئەگەر یەکێ بزانێت سەلامێکی و مناڵەکەی بکوشێ خۆشویستین کەسی تۆ مناڵەکەتە جگەر گۆشەکەتە معقولە بزانی من ئەمێ مناڵی تۆ بکوژم لە سەر یەگەڕن ئەو لاکی تۆ بکوژم یا براکە بکوژم تۆ بی دۆستایەتی من کەی لەگەڵ یەکێکمان درۆکی یا لەگەڵ براکە و مناڵەکە درۆکی یا لەگەڵ منە شتی وان نییە لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله نابین الله فأرزانية قومي كسانك بدوزيتوا إيمانيان بخوا بقيامتها به بچن دوستاتي لقل كافر أبكان لقل نالا كافر لقل يكي دجناتي خواه أبكان من حاد الله ورسوله يكي بين رقبراتي لقل خواه كي غمر كافر سنة تو بچي دوستاتي أو كي تو بچي نصرتي أو بيت الله إيمان ناري وان يرسال زاو إيمان نار بيه لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله حتى أقل كيش من آباء أبناء أزواج عشيرته خزم خوها تيكي شبن وأنا بو أقل بانك دكن كاكا رقيتو رقيب بهشت جا خود يبلاك ربقو أما راس الرقاكي إسلام راس الشقاوكي خواي قورة شريك قبول ناكا فرمي أنا أغنى الأغنياء أنا أغنى الشركاء عن الشرك أنا أغنى الأغنياء عن الشرك من عمل عملا أشرك فيه غيري تركته وشركه من دولمتين دولة من كان بشريك قبول ناكم تبعي خلقاني كم كي بشريكي من تشيو كي بشي الشريكي كي تابو بيبا بو أو من نامه لا كاري كي بحسابي خو خير وشاكو كدو لا صايا نونوي بو الله من لا صايا يكي بو الله نبي أياتو بشرشات على بيبا بو أو لا صايا كي من أو من نامه يا عمي لا صايا صبو من دي ويكون الدين كله لله ياخذ بيرو بو من نامه إنجا لكم دينكم ولا شيء ولا دين لبقى كديني خوتا وكان ديني خوتا أما قرآن أما كلامي الله قاسمه فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله كفر بالطاغوت ده كيف يشوف لا إله إلا بيش إلا الله ويا أبي احتراف كوانه هيك إلهني أو أنا هيك إخوانين خوي رافقين بس الله ناج بدروي لك واقعي كوتب لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أبي براستي أما بسلميني نتي ببي بعبدي خلقي تر عبداتي شنوني السجدي بو بريد كاتو جرالي أو جرالي خوان أبي بوي بعبدي أو تو أمادني لبيناي خواه زليك بركي قسيك تيبوتي بس أمادني لبيناي خطب كشي ومن الناس من يتخذ من دون الله شيء أندادا يحبونه كحب الله كسانة كي خلقانة كابا هاوتاي خوانا أعوذ بالله وكو خوا خوشيون والذين آمنوا أشد حبا لله بس إيماننا نقصيات الراس خوا خوشيون معقولة تدجون لكي خوا ولا خوا خوش تربيت بخسي أوكي بخسي خوا ناكي أجل إيمان نارم أفيلان الخوا ناكي بقولنا وين راسو خو بكافران بلن كاكي برا من ثور من الفرتانية بخوا أمرو للصلاة ما بصر كافرانية بخوا آد للصلاة يعني بخوا بقربان كافر سازورين زورين لقرآن الدائم المنبوذة وأكثرهم للحق كارهون وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين وأكثرهم مشركون وأكثرهم فاسقون زورين دائم فاسقة كافرة مشركة شو زورين ما قبلوا عالم قابلة هم بتجيبوا جهنم أنا الله في وصف فرمي لقيامتها بعد ما لكل هزار نفر لنا وكت نوفون رجاكر وجانمي كي بو باشت
بەزۆرینە مانە هەڵ نەخەڵەتی دینی ڕاستەقینە قورئانە ئەو قورئانی بۆ نردوینەوەی دەستی پێکرد گومڕان نابێ تەرەتوفیکم ما تەمەسەیتم به لتەصیلوا بعدی کتاب الله وسنەتی دوشتم بۆ بەجێشتون دەستی پێکردن گومڕان نابن قورئان و سنەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمانی کە ڕێچکە و ڕێباز و گومڕاییە کاک هیچی بە بەهەشت ناگەێنێ هەمووی بۆ جەهەنەم دەگەێنێ کۆتا قسەشم بەڵێن لە بینی باش و جەهەنەمە ماڵێکە نییە ئەبێ ئیلا بچیت یەکێکە ماڵی کەمان نییە لە شوێنی لە بینی باش و جەهەنەمە یاچی بۆ باش یاچی بۆ جەهەنەم باشە تەوحیدەکە خالص نەبێ صادقا من قلب نەبێ مخلیصا لله نەبێت چاو بە باش ناکرێت لا إله إلا الله كو دوران چاو باش ناكي والله لا إله إلا الله كو بساغي دكي هر چن كنا عمامي هر روجي رزقار دبي اگر لناو جهنم شابي هر يلي تدروشي تناو باشتو بس لا إله إلا الله كو دركر بي شريك بو خواب ريان نابي هر عبدي خوابي نبو نشو بيتغيزي دجمناني خواوا بس كأو سنگرو قوري چو تسنگري دجمناني خواوا همو عملي دنيا فريان ناكي شو كبتو لو حسابي تاسا المرء معه من أحب المصاصر سوي تو خرج زي الله بعباس ماميود كنتم تخسرون سوادهم عباس تو رشيني أوان السياكرت لشاري بدرة حفتا دي جيرانك أفريكان پیغمبر صلی الله علیه و سلم او یزانه خوێنەواری هەیە دەمناڵم بۆ فێری خوێنەواری کە مسلمانان ئازاد بێ ئەوەشی خوێنەواری نییە بە پارا بێ خۆی ئازاد کات هەر یەکەی ئەمەندە ئەوەندەی لێسەنم بە پێی سەرۆتەکەی ئازادیەکەم هەرویست بێ نەیاکوژێ بۆی بەشکم خوا هیدایەتیان بە کە دیلەکانیان ڕیز کرد هێنانە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکیان عەباس ئیمامی خۆیەتی عەباس ئیمامی ێ باشە خۆ عەباس شایەتمانیە نابوو ئەزانە عەباس کێیە عباس إمام پیغمبر صلی الله علیه و سلم اوی که شی بیعی عقبه بیعی لمدینه یکان ورگید بو پیغمبر صلی الله علیه و سلم اوی که وتی ها خلکی مدینه پیتا بلم محمد پارێزرا و لەناو کەسوکاری خۆیە هەموو خۆمانەکەین بە قوربانی کەس تا ئێستا نەیتوانێ پەنجەیەکی بۆ بەرێت ئامادەی سەر و ماڵ و منداڵمانی لە پێناوانە دارین ئەگەری بن بۆ لای خۆتان بۆ مەدینە ئەبێت چۆن دیفاع لە ژن و مناڵتانەکە ناوە دیفاع لە پێغەمبەر کە صلی الله علیه و سلم قبوڵی ناکەین ئەگەر پیاوی ئەوە نین لە ئێستا قسە بکە بڵێن پیاوی ئەوە نین ئەگەر برتانە بێت چۆن لەسەر ژن و مناڵتان خۆتانێن بەکوشت ئەوە لەسەر محەممەد صلی الله علیه و سلم خۆتان بن بەکوشت ڕازین بەما هەمووتیان ڕازی ئەوە عەباس بۆ شەو بەیعی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرت نوێژێ کرد شاتمانێ ئەوە چێکە لە ڕزی کافرەکانە والله لەبەر مەسلەحەت ئەم تاجر بوو بازرگان بوو سەرۆت و موڵک و دوکان و بازاڕی زۆری هەبوو بۆ خۆی دانیشت بوو بە بێدەن خۆی پیاوخراب ناکرد ڕاستە لەژێر باوەڕێ بوو کە محەممەد صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا شاتمانیە ناوە بەڵام کافرەکان شەکیان نەبوو بەسەر دەستیان ناکا کە پیاوێکی دەوڵەمەند و عەشەردار و ئەمانە و ئەو ڕۆژێ ئەبوو سوفیان چوو بوو قافڵەکەی بردبوو بۆ تیجارەت سێ بەشی پارەی قافڵەکە مڵکی قافڵەکەی چێ بوو عەباس ئیمامی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم تیجارەتی پێوە کرد یعنی مەسلحەتی و بازرگانی ئەمانی پێکەوە گرێدا بوو لەبەر خاتیەوە هیجرەتی ناکرد و باقی سەحابەکان سەحابە هەمووی هیجرەتی کردەوە کافرستانی بەجێشتەوە مەکەی بەجێشتەوە چۆ بۆ مەدینەی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بۆ لای ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەی عەباس تۆ بۆ نەڕۆشتووی جەماعەتێک ئەوە نەڕۆشت بوو مەسلحەتیان نەبوو لەگەڵ کافرەکانە خۆیان هەر تێکەڵ کرد کاتێککە وتیان وەڵام محەممەد صلی الله علیه و سلم وا خەریکە بە خۆی جێشێکە پەلاماری قافڵەکەی ئەبوو سوفیانەیە ئەبوو جەهل و جەماعەت خۆیان کۆ کردەوە بڕۆ فرێی قافڵەکەکەون عەباسیش لەگەڵ ئەوانە چوو ئەوەی فریای قافڵەکە کرد فریای سەرۆت و سامانەکەی کرد بڵێ یا ڕەسوڵ ئەوە بەشی منی تایە کاکە ئەوەی هیچ نەبێوەکەی خۆم بە تاوان نەبرێ فریای کەوت سەرۆتەکەم هەموو لەو قافڵەیە ئەبوو سوفیان پێچێکی بە قافڵەکە لێرە شەڕ تووشی ئەو نەبوو بەڵام خوای گەورە ئیرادەی وا بوو ئیمانداران لوتیان تەقێ بە لوتی کێیە کافرانە لە شەڕی بەدرە باشە خۆ عەباس زۆریشی وت کاکە سەرۆت و سامانەکەوە ڕزگاری بوو دەبا خۆمان بگەڕینەوە ئەبوو جەهل وتی بەتانێ بڵێن ترساون لە محەممەد وەڵڵا بێ شەڕێ بکەین ئاوا بێ لە نایان بەرین باشە عەباس تۆ چێکی لێ وەستاوی شەڕ ڕوویە عەباس شەڕی نەکرد بەس هەر لەو ریزەیە بوو وەڵڵا ڕێک چواردەوریان گیرە عەباس گیرە ئێستا کە لەم چەکراوتە دەستی هێنایەتە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هێنایە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چی بە پێغەمبەر بڵێ صلی الله علیه و سلم وتی برا ساکەم ئەی محەممەد گیان ئەی ڕەسوول الله صلی الله علیه و سلم خۆ دەزانی بەخوا من ئیمانم هێنا من موسڵمانم نوێژەکەم بە ڕۆژۆ بم پێغەمبەر صلی الله علیه و سلم لێی قبوڵ کرد نا وتی تۆ لە ڕیزی ئەوانەی كنتم تكثرون سوادهم تۆ ڕەشێنی ئەوانە زیاد کردووە تۆ چێکی لەوانە تۆ لە بەری ئەوانە تا لێوە وەستای
ئەمڕۆ ڕوبەڕووی کافر ئیمانە تۆ لەو بەرایەوە سای تۆ چێکی لێرێ كنتم تكثرون سوادهم تۆ ڕەشێنی ئەوانە زیاتر والله هەبێ وەکو تۆش فیدەی خۆت بیت لەبەرەوەی دەوڵەمەندیشی عەقیلی برازا و پارەی نییە بێ پارەی عەقیلیش بیت پارەی عەقیلیشی سێف اینجا بەرەڵای کرد اینجا دوای عەباسی هیجرەتی کرد و هاو تا ئەو کاتە عەد بۆ حساب بوو دوای هاتە ناو مەدینە و اینجا هاتە ڕیسی ئیماندارە لە مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم قبول ناکرێت نەک لە من و تۆ لەبەرەوە خۆ دێوداکرا خی گەورە هەمومان بە چاو ڕۆژ بکە ئینشاءالله بەڕاستی دەیان جار و سەدان جار کە ئەو حەدیثانە خوێنبوو لەناو بوخاری مسلمە حەدیثی صحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمێ هەچ کەس بە صادقی بە مخلصی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله کە دەرکات چێتە باشتەوە وا مەزانی زۆر ئاسانە بەس بەخوا زۆر گرنگە